ئەوەی کەوا سەکسووکە ئەمە لەسەر مینبەر باسی کەم زۆربەتان ئاگای لێ نییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەڕەشەی توندی لەسەرە، هەر کەسێک سەکسووکە دابنات هەڕەشەی ئەوەی لەسەرەکەوە بۆنی بەهەش ناکات. چۆن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام يكون قوم من أمتي يخضبون في آخر الزمان بالسواد كحواصل الحمام لا يريحون رائحة الجنة. أمدوا تفسيره زانان فرمون يكم يعني كساني كوا سر ريشان باكس بيبو أشن صبوغي رش بكارديرن أما شمل أنا كات صبوغ رش كردن حرام براكانم حج بويك هر صبوغك بكاردني بكاري بينه بنية قاوية هر لونيك بو جنو بياوان بو هر دو رقزك بلام رش بتايبت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بەکاری مێنن. بەڵام ڕەش تێکەڵکێ لەگە سبوغێ ترە بەلای سبوغەکەی تر بڕوا قەی ناکەوش. بەڵام سادە ڕەش بێت جایز نییە. ئەمە تەفسیرێکیان، ئەمە لێکدانەوەیەکیان. حەدیسەکە لە سونەنی ئەبی داوودە. لێکدانەوەی تریانە فەرمێ کە حەواصیل الحەمام یعنی وەکو سنگی کۆتر کاتێک هەندێک کۆتر هەیە ئەو تەیرێکەوە سنگی ڕەشە هەموو گیانی سپیە یعنی ئەوە نەیەڵێتەوە سەکسووکە دانات. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بۆنی بەهەش ناکات. ئەم بەشەیە پێوترێ عنفەقە. زانایانە فەرموون ئەمە حکمی شواربی هەیە. یعنی ئەگە شواربت درێژ بواتە ناو دەم تۆ توانی لای بەریت. ئەمەشیان عنفەقەیە ئەتوانی کورتی کەیتەوە کاتێ دێتە ناو دەمتەوە. بەڵام تۆ بچیت ئەمانەت هەمووی بتاشیت ئەوە نەبێڵیتەوە ئەوە هەڕەشەی پێغەمبەری خوای لەسەرە صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. بۆیە براکانم خوای تەعالی شعری پێمان داوە با ڕێزی لێ بگرین توانیمان با ڕیش دانین سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام. عوزرت هەیە لای خوای گەورە بە عوزر قبوڵە ئەوە بابەتێترە بەڵام نەکەی بچی ئەوە نەبێڵیتەوە ئەوە نەبێڵیتەوە ئەوە نەبێڵیتەوە ئەوکان ئەوە جائز نییە براکانم. هەڵەی تر زۆرە بەڵام لەبەر نەبوونی کاتەکە هەلەوە نەباسەکەین داواکەین لە خوای پەروەردگار بناو جوانەکانی و بە صفاتە بەرزەکانی. یا ربی خوایە ڕەحممان لێ بکەیت. یا ربی خوایە گەنجەکانمان هیدایەت بدە یا رب العالمین. یا ربی خوایە ئەخی خێرمان کە یا رب العالمین. چەند نەخۆشێکن داوای دوعای خێرەکەن یا ربی خوایە بۆ خاتر اسمی عەظەمت بۆ خاتر ناوی شافید یا ربی خوایە شیفایان دە یا رب العالمین. یا ربی خوایە خێزانەکانمان ئافرەتانمان دایکانمان خوشکانمان والێکی بە حەیا و شەرم بن یا رب العالمین. يا ربي خويا رحم بگەنجەکان مامکەی يا ربي خويا بەرەکەتیان تیا بکەی يا ربي خويا وایان لێکی زیاتر بگەڕێنەوە بۆ دینەکەت يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين قوموا إلى صلاتكم.